ساڵانێک بوو باب و باپیرانیان لێرە دەژیان لەگەڵ ڕەنج و هەین دەگەڕێینەوە کەنیشتەی جووەکان واتە پەرستگای جووەکان. سێ کەنیشتە لاگەڕێکی تەعجیلی شاری هەولێر هەبوون. ئێستا بوونەتە کەلاوە و ساڵ دوای ساڵیش بەرەو لە ناوچوون دەچن. کە ئێمە لە قەڵات نفوسمان زیاد بوو جووەکان کە هاتینە گەڕێکی تەعجیل. ئێرە گەڕێکی تەعجیل کۆڵانەی جووەکانی پێدەڵێن. سێ کەنیشتەمان هەیە لەو کۆڵانەیە. ئێرەش هەم وەکو کەنیشتێک ئێمە بووە، هەم مەراسمی ئاینیمان تێدا ئەنجامداوە، هەم قوتابی خانەیەک بۆ تەلەبەت جووەکانی ئێمە. کاتەوە ژمارەکە تۆمار نەکراوە کە چۆن وەکوانتر تۆمار نەکراوە ژمارەکە، بەس ئێمە کە نفوسمان لە قەڵات زیاد بووە، زیاتر محاولەمان کردو هاتوونێتە تەعجیل نیشتە جێبین. وەکو باو و باپیرمان هەر لە هاتوونێتە تەعجیل و مەراسمی ئاینەکانیشمان لێرە ئەنجام داوە. کوردانی جوو تا کاتی ڕاگواستنیان لە کۆتاییەکانی ساڵی 1940 و سەرەتای ساڵی 1950 خاوەنی کولتور و تایبەتمەندی خۆیان بوون و دەستێکی باڵایان هەبوو لە بوارەکانی بیناکاری و پیشەسازی و کشت و کاڵی. ئێمە وەکو ڕێکخراوی جووەکان لە کوردستان چالاکی و ئاینەکانی خۆمان بەردەوامترە بۆ ئێمە بتوانین هاوکاری حکوومەت هێرشی کوردستان بکەین و هاوکاری پێکەوە ژیانی کوردستان بکەین، چونکە وڵاتی ئێمەشە، هیچ ئاینەکانی تریش وڵاتی ئەوانیشە. کوردستان ئێمە بە وڵاتی خۆمان دەزان یەکەم کە ئێمە هاخامان نەبووە لەوە پێش لە کوردستان کە هیچی ئاینیمان هەبووە ڕۆمان لە تورکیا کردو و لە رووسیا کردووە بۆ ژنمارەکردن و بۆ خەرتەنەکردنی مناڵ و ئەو شتانە کە ڕۆمان لە تورکیا و رووسیا کردووە. لە هەرێمی کوردستان یاسای 5 ساڵی 2015 مافی پێکاتەکانی دیاری کردووە و ئازاد کراون. 8 ئاین نوێنەرایەتیان لە وەزارەتی ئەوقافدا هەیە و وێنای پێکەوەژانێکی جوان دەکەن، هەرچەندە کوردانی جوو لە ئێستادا هیچ پەرستگایەکی فەرمیان بۆ نەکراوەتەوە. بڕیارێکی عێراق هەموو جووەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە چوونە دەرەوە. جیاوازی ئەوە بوو کە جووەکانی کوردستان بە نابەدڵی ڕۆیشتن، خەڵکی کوردستانیش گوشاری نەخستنە سەری وەکو لە عێراق کە زیاتر لە 100 کەسیان لێ کوژرا تاکو هەڕەشەیان لێکردن بۆی عێراق بەجێ بێڵن. لە هەرێمی کوردستان جووەکان خەڵکی زۆر بە شێوەیەکی زۆر هێمنانە لەگەڵ خەڵکی تری کوردستانە ئەژیان لەگەڵ مەسیحی و موسڵمان و پێکاتەکانی ترا. بۆی ڕۆیشتنیان جێگەی ئەسەب بوو، بەڵام ئێستا لە کوردستان لە هەموو شارێکی کوردستانە، لە هەموو ناوچەیەکی کوردستانە شوێنێکی تایبەت بە جووەکان هەیە. مەزاری نەبی ناحومە لە ئەلقوش و مەزاری نەبی دانیاڵە کە لەسەر ڕێگای لە بینی هەولێر کەرکووکە. ئەم دوو جێگە بەنیسبەت جووەکان زۆر گرنگە و چەندین جار ئەوانە خەڵکیان هاتووە بە تایبەتی ئەوانەی کە هەڵگری پاسپۆرتی غێری ئیسرائیلین، مەسەلا پاسپۆرتی ئەمریکیان هەیە یان ئەوروپیان هەیە، ئەوانە هاتوون بە سەردانیان کردووە. لە هەرێمی کوردستان زۆر شوێن و گەڕەک هەن بە ناوی جووەکان و دوو مەزاری گرنگیشیان کەوتۆتە هەرێمی کوردستان کە بۆ جووەکان شوێنی پیرۆز و گرنگن. دوای 85 ساڵیش ئەمساڵ بۆ یەکەم جار جەژنی هانووکەیان لە هەرێمی کوردستان ئەنجامدا. هەرێمی کوردستان ژینگەیەکی لەباری ڕەخساندووە بۆ پێکەوە ژیانی سەرجەم ئاینەکان چ لە ڕابردوو چ لە ئێستادا. کوردانی جووش لە ماوەی ڕابردوودا خاوەنی ناسنامە و کللتوری خۆیان بوونە. دوای 8 دێژ لە ڕاگواستنیان تاوەکو ئێستا شوێنەوارە ئاینەکانیان وەک خۆیان ماونەتەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.